Deputy Speaker, I rise on behalf of the Kurdish Society of Tasmania to table a petition that has been considered by the Petitions Committee and found to be in order. لەم سکاڵانامەیەداوا لە حکوومەتی ئوسترالیا دەکەم پاڵپشتی لە مەفی چارەی خۆنووسینی گەلی کوردستان بکات بۆ دامەزراندنی کوردستانێکی سەربەخۆ. سەربەخۆبوونی کوردستان کاریگەری زۆری لەسەر ئاواتابووری و کۆمەڵاتیەکانی گەلی کوردستان و پاراستنی ناسنامەی نیشتیمانی کوردی دەبێت. زیاتر لەسەرەیەکە هەوڵەکانیان بۆ سەربەخۆبوون و بە جینۆسایت و مەینەتی وەڵام درراوەتەوە و بەردەوام هەوڵەکانیان بۆ سەربەخۆبوون لەنێو براون. ئەم سکاڵانامەیە داوا لە ئەنجومەنی نوێنەران دەکەم دان بە مافی گەلی کوردستان بۆ دامەزراندنی دەوڵەت بنێت کە لە دوای شەڕی جیهانی یەکەم لەلایەن زلهێزەکانی جیهانەوە بەڵێنیان پێدرا بوو کە ئەمەش هاوتەریوە لەگەڵ یاسای نێودەوڵەتی چونکە یەکێکە لە بنەما سەرچیەکانی سیستەمی نێودەوڵەتی بۆ ئەوەی خۆیان بڕێو بن و بڕیار لە چارەنووسی خۆیان بدەن بەبێ ئەوەی هیچ لایەنێک دەستوەردان لە کاروباریان بکات.